جهاد دوستايتي حكم كردن الجهاد والولاء والحكم لا برا تلودو بسياريك آيا حكم الجهاد تيكوشان لبناوي خوا بريتيا لتسي ولام جهاد تيكوشان لبناوي خوا دا فرزا بمالو جيانو زمان الله سبحانه وتعالى الآية تلويك لسورة التوبة فرميتي انفروا خفافا وثقالا وجاهدوا بأموالكم وأنفسكم في سبيل الله ذلكم خير لكم إن كنتم تعلمون. وتا درسن بو جهاد لكاتي بيريو لاويدا ولكاتي تنغانو كراويتيدا ولكاتي گرجو گۆڵی سستيدا ولكاتي گەرمی سارديدا وجهاد بكنو تيب كوشن بمالو جيانتان لپيناوي خدا اما چاكتر بوتان اگر ايوا دزانن وبيغمبر صلى الله عليه وسلم فرمويتي جاهدوا المشركين بأموالكم وأنفسكم وألسنتكم صحيح أبي داود رقم 2504 واتا جهاد بكن لقل مشريكو هاول بريار دركاندا بمالو جيانو زمانتان. بسياري دوم آية دوستايتي الولاء بريتيا لتي ولام دوستايتي بريتيا لا خوشويستي و پشتیوانی کردن و سرخستن. الله سبحانه وتعالى لسورة التوبة آية حفتاويك فرمويتي والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر ويقيمون الصلاة ويؤتون الزكاة ويطيعون الله ورسوله أولئك سيرحمهم الله إن الله عزيز حكيم. واتا پیاوانی ایماندار و ئافرەتانی ئیماندار هەندێکیان دۆستی هەندێکی تریانن و پێغەمبەر صلى الله عليه وسلم فرمويتي المؤمن للمؤمن كالبنيان يشد بعضه بعضا صحيح البخاري رقم 481 وصحيح مسلم رقم 2585 واتا ایماندار بو ایماندار وكو بیناوایە هەندێکی تری توند و تۆڵ تر دەکات. پرسیاری سێ ئایا دۆستایەتی و پشتیوانی کردن و سەرخستنی کافر و بێباوەڕەکان دروستە؟ وەڵام نەخێر، دۆستایەتی و پشتیوانی کردن و سەرخستنی کافر و بێباوەڕەکان دروست نییە. الله سبحانه وتعالى لسورة التوبة آية 23 فرمويتي يا أيها الذين آمنوا لا تتخذوا آباءكم وإخوانكم أولياء إن استحبوا الكفر على الإيمان ومن يتولهم منكم فأولئك هم الظالمون. واتا هر کەسێک لە ئێوە دۆستایەتی هەبێت بۆ ئەوان واتا بۆ کافرەکان ئەو کەسانە کەسانێکی ستەمکارن و پێغەمبەر صلى الله عليه وسلم فرموویەتی إن آل بني فلان ليسوا بأوليائي صحيح البخاري الرقم 5990 وصحيح مسلم الرقم 215 واتا بنماڵی فلان لدوستاني منين. پرسیاری چوار ئایا وەلی و دۆستی خوا چێیە؟ وەڵام دۆستی خوا بریتیە لە کەسێکی ئیماندار و خۆپارێز لە تاوان و لە خواترس. الله سبحانه وتعالى لسورة يونس آية 62 بو 63 فرمويتي ألا إن أولياء الله لا خوف عليهم ولا هم يحزنون.
الذين آمنوا وكانوا يتقون واتا ئاگادار بە دۆستان و ئەولیاکانی خوا نەترسیان لەسەرە و نەخەم و پەژارەشیان هەیە، ئەوانەی کە ئیمانیان هێناوە و لەخوا دەترسن و خۆپارێزی دەکەن لە تاوان. و پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی: إنما ولي الله وصالح المؤمنين. صحيح البخاري الرقم 5990 وصحيح مسلم الرقم 215. واتا بەڵکو دۆستی من بریتیە لەخوا و ئیماندارە چاکەکان. پرسیاری 5 ئایا مسلمان بەچی دادوەری و حکمڕانی بکەن؟ وەڵام مسلمانان دادوەری و حکمڕانی دەکەن بە قورئان و فەرمودە صحیحەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم. الله سبحانه وتعالى لسورة المائدة آية 49 فرمويتي: وأن احكم بينهم بما أنزل الله ولا تتبع أهواءهم واحذرهم أن يفتنوك عن بعض ما أنزل الله إليك فإن تولوا فاعلم أنما يريد الله أن يصيبهم ببعض ذنوبهم وإن كثيرا من الناس لفاسقون. واتا حكم راني لنيوان يندا بك بوي كخوات داي بزاندوا وبيغمبر صلى الله عليه وسلم فرمويتي: عالم الغيب والشهادة أنت تحكم بين عبادك. صحيح مسلم رقم 707. واتا أي خواي زانا بشتا پنهاني برتساوكان تو بتنها حكمراني نيوان بندكان الدكيت. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. کردەوە کردن بە قورئان و سنت لاپەڕا 45. پرسیاری 1 ئایا بۆچی خوا قورئانی دابەزاندووە؟ وەڵام خوا قورئانی دابەزاندووە بۆ ئەوەی کردەوەی پێ بکرێت. الله سبحانه وتعالى لسورة الأعراف آية 3 فرمويتي: اتبعوا ما أنزل إليكم من ربكم ولا تتبعوا من دونه أولياء قليلا ما تذكرون. واتا شويني أو بكون كبوتان داب زيندراوا للاين خواي پروردگارتانوا وجگەل لەخوا کەسانێکی تر مەکەن بە دۆستی خۆتان و شوێنی هەوا و ئارەزوەکانیان بکەون و واز بێنن لەو حەقەی کە بۆتان دابەزیوە لەخواوە، ئێوە کەم جارێک بیر دەکەنەوە. و پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی: اقرأوا القرآن وعملوا به ولا تأكلوا به. صححه الألباني في صحيح جامع الصغير رقم 1168 وسلسلة الأحاديث الصحيحة رقم 260. واتا قرآن بخوينوو كردوي بيبكن وبقرآن كاسبي مكن رونكرنوا لسر أنباسا بيرخصنويك. پیغمبر صلى الله عليه وسلم سبارت بقرآن فرمويتي: ولا تأكلوا به. واتا قورئان مەکەن بە کەرستەیەک بۆ پارە پەیداکردن و ناندەرکردن و تیکە پێخواردن. جا ئەگەر ئێمە بڕوانینە ڕەفتاری هەندێک لەو کەسانەی کەوا قورئان خوێندنیان کردووە بە پیشە و وەسیلەی پارە و نان و ماڵ پەیداکردن و لە تەعزیە و سەرقەبران و بۆنە ناشەرعیەکاندا قورئان بە پارە دەخوێنن، دەبینین دەقاودەق ئەم فەرمودەیە دەسەلمێت بەسەریاندا. هەروەها پێغەمبەری خۆشەویست صلى الله عليه وسلم فرموویەتی: تعلموا القرآن وسلوا الله به الجنة قبل أن يتعلمه قوم يسألون به الدنيا فإن القرآن يتعلمه 3: رجل يباهي به ورجل يتساكل به ورجل يقرأه الله. سلسلة الأحاديث الصحيحة الرقم 258.
واتا فێری قورئان ببن و داوای بەهەشتی پێ بکەن لەخوا پێش ئەوەی خەڵکانێک فێری ببن بۆ ئەوەی دنیای پێداوا بکەن. چونکە سێ کەس فێری قورئان دەبێت: پیاوێک شانازی پێوە دەکات و پیاوێک پێی دەخوات واتە نان و خواردنی پێدەردەکات و پیاوێک دەیخوێنێت بۆ ئەڵڵا. وەرجێڕ. پرسیاری دوو: ئایا حکمی کردەوەکردن بە فەرموودەی سەحیح چییە؟ وەڵام کردەوەکردن بە فەرموودەی سەحیح فەرز و واجبە. الله سبحانه وتعالى لسورة الحشر آية حوت فرمويتي: ما أفاء الله على رسوله من أهل القرى فلله وللرسول ولذي القربى واليتامى والمساكين وابن السبيل كي لا يكون دولة بين الأغنياء منكم وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا واتقوا الله إن الله شديد العقاب. واتا أويكا پیغمبر هناويتي بوتان ايولي وربگرنو اوشي كا قدغي كردواليتان او وازي لبينن ولخوا بترسنو خو پارزي بكن لتاوان چونکە بەتەئکیدی سزای خوا توندا. و پیغمبر صلى الله عليه وسلم فرمويتي: عليكم بسنتي وسنة الخلفاء الراشدين المهديين تمسكوا بها. صحيح رواه أحمد، صححه الألباني في صحيح الجامع الصغير رقم 2539. واتا پەیوەست بن بە سنەتی من و سنەتی جێنشینە ژیر و هۆشمەند و هیدایەت دراوەکانمەوە و دەستی پێوە بگرن. پرسیاری سێ: ئایا دەتوانین دەستبەرداری فەرموودە بین بە دەستگرتن بە قورئانەوە؟ وەڵام نەخێر، ناتوانین دەستبەرداری فەرموودە بین بە دەستگرتن بە قورئانەوە. الله سبحانه وتعالى لسورة النحل آية 34 فرمويتي: بالبينات والزبر وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ولعلهم يتفكرون. واتا ايما قرآن من بوتو دابزاندوا بو اوي روني كيتوا بو خلق اوي كبويان دابزيوو بلكو بير بكنوا. و پیغمبر صلى الله عليه وسلم فرمويتي: ألا إني أوتيت القرآن ومثله معه. صحيح أبي داود رقم 4604 ومسند أحمد رقم 16536 واللفظ له. واتا آقادار بن بتأكيدي من قرآن هاوشي وكيم واتا فرمودكان پێکەوە پێدراوە. پرسیاری چوار: ئایا هیچ قسەیەک پێش بخەین بەسەر فەرموودەی خوا و پێغەمبەرەکەیدا صلى الله عليه وسلم؟ وەڵام نەخێر، هیچ قسەیەک پێش ناخەین بەسەر فەرموودەی خوا و پێغەمبەرەکەیدا صلى الله عليه وسلم. الله سبحانه وتعالى لسورة الحجرات آية 1 فرمويتي: يا أيها الذين آمنوا لا تقدموا بين يدي الله ورسوله واتقوا الله إن الله سميع عليم. واتا أي أو كساني كوا إيمانتان هناوا هیچ قسە و گفتارێک پێشمەخەن لە ئاستی فەرموودەی خوا و پێغەمبەرەکەیدا صلى الله عليه وسلم. و پیغمبر صلى الله عليه وسلم فرمويتي: لا طاعة لمخلوق في معصية الخالق. صحيح رواه التبراني رقم 4795. صححه الألباني في صحيح الجامع الصغير رقم 7520. واتا گوێڕێیاڵی ناکرێت بۆ هیچ مەخلوق و دروستکراوێک لەسەر پێچی خوای بەدیهێنەردا. وابن عباس فرمويتي: أخشى أن تنزل عليكم حجارة من السماء أقول لكم قال رسول الله وتقولون قال أبو بكر وعمر. واتا
دەترسم بەرد لە ئاسمانەوە دابارێتە سەرتان. من دەڵێم پێغەمبەری خوا فەرموویەتی کەچی ئێوە لە بەرامبەریدا دەڵێن ئەبوو بەکر و عومەر فەرموویانە. ڕوونکردنەوە لەسەر ئەم قسەیە مەبەستی ئەوەیە کە قسەی ئەبوو بەکر و عومەریش پێش فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناخرێت و بە قسەی تەنانەت ئەوانیش بەرهەڵستی فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناکرێت و ڕەت ناکرێتەوە. سزای قسە و گفتار و کرداری کەسانێکی تر کە لە خواروی ئەبوو بەکر و عومەرەوەن ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵایان لەسەر بێت. پرسیاری پێنج ئەگەر جیاوازی کەوتە نێوانمانەوە ئایا چی بکەین؟ وەڵام ئەگەر جیاوازی کەوتە نێوانمانەوە ئەوە دەگەڕێینەوە بۆ لای قورئان و فەرموودە صحیحەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. الله سبحانه وتعالى لسورة النساء آية 59 فرمويتي يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر ذلك خير وأحسن تأويلا. واتا اگر کێشە و ناکۆچی و جیاوازی کەوتە نێوانتانەوە لە شتێکدا ئەوە بیجێڕنەوە بۆ لای خوا و پێغەمبەر واتا بۆ لای قورئان و فەرموودە صحیحەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەگەر ئێوە ئیمانتان هەیە بەخوا و بە ڕۆژی دوایی ئەم جێڕانەوەیە چاکتر و سەرنجامەکەشی باشترە. و پێغەمبەر صلی الله عليه وسلم فرموویەتی عليكم بسنتي وسنة الخلفاء الراشدين المهديين تمسكوا بها. صحيح رواه أحمد رقم برجي توار لاپەڕا 126 بۆ 127. صححه الألباني في صحيح الجامع الصغير رقم 2539. واتا پەیوەست بن بە سنەتی من و سنەتی جێنشینە ژیر و هۆشمەند و هیدایەت دراوەکانمەوە و دەستی پێوە بگرن. پرسیاری شەشەم ئایا چۆن خوا و پێغەمبەرەکەیت صلی الله عليه وسلم خۆش دەوێت؟ وەڵام خوا و پێغەمبەرەکەیم صلی الله عليه وسلم خۆش دەوێت بەگوێ ڕێیاڵیکردنیان و بە شوێنکەوتنی فەرمانەکانیان. الله سبحانه وتعالى لسورة آل عمران آية 31 فرمويتي قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم والله غفور رحيم. واتا أي پیغمبر پیان بڵێ ئەگەر ئێوە خواتان خۆش دەوێت ئەوە شوێنی من بکەون. لە پاداشتی ئەمەشدا خوا خۆشتانی دەوێت و لە تاوانەکانتان خۆش دەبێت. خوش لێبوردە و بەبەزەیە. و پێغەمبەر صلی الله عليه وسلم فرموویەتی لا يؤمن أحدكم حتى أكون أحب إليه من والده وولده والناس أجمعين. متفق عليه. صحيح البخاري الرقم 15 وصحيح مسلم رقم 34. واتا هیچ کەسێک لە ئێوە ئیمانی نییە تاوەکو من خۆشەویستتر نەبم لەلای لە باوچی و لە منداڵەکانی و لە هەموو خەڵک. پرسیاری حەوت ئایا واز بێنین لە کردەوەکردن و پشت ببەستین بە قەدەر؟ وەڵام نەخێر واز ناهێنین لە کردەوەکردن. الله سبحانه وتعالى لسورة الليل آية 5 بو حوت فرمويتي فأما من أعطى واتقى وصدق بالحسنى فسنيسره لليسرى. واتا بەڵام ئەو کەسەی کەوا دەبەخشێت و خۆپارێزی دەکات لە تاوان و لە خوا دەترسێت و باوەڕی هەیە بە لا ئیلاهە ئیلا الله واتا هیچ پەرستراوێک نییە شایستەی پەرستن بێت جگە لە ئەڵڵا نەبێت ئەوە هەموو چاکەکاریەکی بۆ ئاسان دەکەین و یارمەتی دەدەین بۆ ئەنجامدانی هەموو خێرێک و دوورکەوتنەوە لە هەموو خراپەیەک. و پێغەمبەر صلی الله عليه وسلم فرموویەتی
اعملوا فكل ميسر لما خلق له. صحيح البخاري رقم 4939 وصحيح مسلم رقم 2637. واتا کردەوە بکەن چونکە هەموو کەسێک بەڕێخراوە بۆ ئەوەی کە بۆی دروست کراوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بەکۆتا هات. سنەت و بیدعە لاپەڕا 52. پرسیاری یەک ئایا لە دیندا بیدعەی چاک بیدعەی حەسەنە هەیە؟ وەڵام نەخێر، لە دیندا بیدعەی چاک بیدعەی حەسەنە نییە، بەڵکو هەموو بیدعەیەک خراپە و گومڕاییە. بەڵگەش الله سبحانه وتعالى لسورة المائدة آية 3 فرمويتي: حرمت عليكم الميتة والدم ولحم الخنزير وما أهل لغير الله به والمنخنقة والموقوذة والمتردية والنطيحة وما أكل السبع إلا ما ذكيتم وما ذبح على النصب وأن تستقسموا بالأزلام ذلكم فسق. اليوم يئس الذين كفروا من دينكم فلا تخشوهم واخشون اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا فمن اضطر في مخمصة غير متجانف لإثم فإن الله غفور رحيم. واتا أمرو من دينكتانم بو كامل كردو نعمتي خومم بتواوي دا بسرتاناو بإسلاميش رازيبوم ببيت بدينو آينتان. وبيغمبر صلى الله عليه وسلم فرمويتي: وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. صحيح رواه النسائي رقم 1589. صححه الألباني في صحيح سنن النسائي رقم 1578. واتا همو بدعيك گمرايا وهمو گمرايكيش لآگري دوزخ دايا. پسیاری دو آیا بدعا لدين دا بريتيا لتي؟ وەڵام بیدعە لە دیندا بریتیە لەوەی کە زیادەیەک بخەیتە سەری یان نەقوستانیەکی تێدا بکەیت. خوای پایە بەرز ئینکاری بیدعەکردنی کردووە لەسەر مشریک و هاوڵبەرگاردەرەکان و لە سوورەتی ئەشوڕا ئایەتی 21 فەرموویەتی: ئەم لەهم شوڕەکاء شەرعوا لهم من الدین ما لم يأذن به الله ولولا كلمة الفصل لقضي بينهم وإن الظالمين لهم عذاب أليم. واتا مشریک و هاوڵ بڕیاردەرەکان چەندین شەریک و هاوڵیان بۆ خۆیان داناوە کەوا شتانێکیان بۆ دەشەرعێنن لە دیندا لەوانەی کە خوا ڕێی پێنەداوە و پێی ڕازی نییە. ڕوونکردنەوە وەک شیرک و بیدعە و حەرامکردنی شتانێک کە خوا حەڵاڵی کردوون و حەڵالکردنی شتانێک کە خوا حەرامی کردوون بەپێی هەوا و ئارەزووی خۆیان. و پێغەمبەر صلى الله عليه وسلم فرموویەتی: من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد. صحيح البخاري رقم 2697 وصحيح مسلم رقم 1718. واتا هەر کەسێک شتێک بیر و باوەڕێک یان کردەوەیەک لەم دینەی ئێمەدا دابهێنێت کە فەرمانی ئێمەی لەسەر نەبێت ئەوە ئەو شتە ڕەت دەکرێتەوە. ڕەد غەیرە مەقبول واتا قبول ناکرێت. پرسیاری سێیەم ئایا لە ئیسلامدا سنەتی چاک سنەی حەسەنە هەیە؟ وەڵام بەڵێ لە ئیسلامدا سنەتی چاک سنەتون حەسەنە هەیە. پیغمبر صلى الله عليه وسلم فرمويتي: من سن في الإسلام سنة حسنة فله أجرها وأجر من عمل بها بعده من غير أن ينقص من أجورهم شيء. صحيح مسلم رقم 1007.
واتە هەر کەسێک لە ئیسلامدا سنەتێکی واتە کردەوەیەکی چاک زیندوو بکاتەوە ئەوە پاداشتی ئەو کردەوەیەی دەست دەکەوێت و پاداشتی ئەوانەش کەوا کردەوەی پێدەکەن لە دوای خۆی بەبێ ئەوەی لە پاداشتی ئەوان هیچ کەم بێتەوە. پرسیاری چوارەم ئایا کەی موسڵمان سەردەکەون؟ وەڵام کاتێک موسڵمانان سەردەکەون ئەگەر بگەڕێنەوە بۆ لای پەیڕەوکردنی کتێبەکەی خوای پەروەردیگاریان قورئان و سنەتی پێغەمبەرەکەیان صلی الله عليه وسلم و دەست بدەنە بڵاوکردنەوەی یەکخواپەرستی نەشر التەوحید و ئاگادارکردنەوە و وریاکردنەوەی خەڵکی لە شیرک بە هەموو شێوازەکانیەوە و خۆیان ئامادە بکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی دوژمنەکانیان بەو هێزەی کە لە توانایاندایە هەیە وەک الله سبحانه وتعالى لسورة محمد آية حوت فرميتي يا أيها الذين آمنوا إن تنصروا الله ينصركم ويثبت أقدامكم واتا أي أو كساني كوا إيمانتان هيا أجر إيوا دينكي خوا سربخن أو خواش إيوا سردخاتو بيتان جيجير دكات. هروها لسورة النور آية 55 الله سبحانه وتعالى فرميتي وعد الله الذين آمنوا منكم وعملوا الصالحات ليستخلفنهم في الأرض كما استخلف الذين من قبلهم وليمكنن لهم دينهم الذي ارتضى لهم وليبدلنهم من بعد خوفهم أمنا يعبدونني لا يشركون بي شيئا ومن كفر بعد ذلك فأولئك هم الفاسقون. واتا خوا پەیمانی داوا بەو کەسانەی کە ئیمانیان هێناوە لە ئێوە و کردەوەی چاکە دەکەن کەوا نیشتەجێ و جێگیریان بکات لە زەویدا هەروەکو چۆن ئەوانەی پێش ئەوانی نیشتەجێ و جێگیر کرد و دینەکەیان بۆ جێگیر و دامەزراو بکات ئەو دینەی کەوا ڕازی بووە پێی بۆتان و لە دوای ئەوە ئەو ترسەی کە هەیانە بۆیان بگۆڕێتەوە بە ئەمن و ئاسایش بۆ ئەوەی بەتەنها من بپەرستن و هیچ شەریکم بۆ ئەنجام نەدەن. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. دوعای گیرا لاپەڕا 55 پێغەمبەر صلى الله عليه وسلم فرمويتي ما أصاب أحدا هم ولا حزن فقال اللهم إني عبدك وابن عبدك وابن أمتك ناصيتي بيدك ماض في حكمك عدل في قضاؤك أسألك بكل اسم هو لك سميت به نفسك أو علمته أحدا من خلقك أو أنزلته في كتابك أو استأثرت به في علم الغيب عندك أن تجعل القرآن ربيع قلبي ونور صدري وجلاء حزني وذهاب همي إلا أذهب الله همه وحزنه وأبدله مكانه فرجا. صحيح رواه أحمد برجيك لاپەڕا 391 صححه الألباني في سلسلة الأحاديث الصحيحة رقم 199 واتا هەر کەسێک خەم و پەژارە و ناڕەحەتیەکی توش ببێت و بڵێت خوایە من بەندەی تۆم وە کوڕی پیاوێکم کە بەندەی تۆیە وە کوڕی ئافرەتێکم کە بەندەی تۆیە پێشە سەرم لە دەستی تۆدایە حکمی تۆ بەسەرمدا پەیڕەو کراوە بڕیاری تۆ بەسەرمدا ڕاست و دادپەروەرانەیە داوات لێ دەکەم بە هەموو ناوێک کە ناوی خۆتت پێناوە یان فێری کەسێکت کردووە لە دروست کراوەکانت یان داد بەزاندووە لە کتێبەکەتدا یان تایبەتت کردووە بەخۆتەوە لە زانستی غەیبدا لای خۆت کەوا قورئان بکەیت بە بەهاری دڵم و ڕووناچی سینگم و هەڵگری پەژارەم و لابەری خەمم ئیلا خوا خەم و پەژارەی لا دەبات و لە جێی ئەودا دەیگۆڕێتەوە بە دڵفراوانی. لە کۆتاییدا
داوای دوعای خێر لە هەموو ئەو براو خوشکانە دەکەین کە گوێبیستی ئەم باسە بوون و بە تەواوی و بەڕێکی هەمووی جێبەجێ بکەن ئیطاعی فەرمانەکانی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم بکەن و نەژین و نەمرن بە موحیدی نەبێ لە پێناوی خوا و بۆ خوا نەبێ لەگەڵ دوعای خێرتان بۆ دایک و باوک و خێزان و خوشک و برامان لەگەڵ خۆمان و هەموو موسڵمانێکی سەرڕاست لە هەر شوێنێکەن لەم جیهانە ئەوانەی کە تێدەکۆشن بۆ ئەوەی خوا بە یەک بپەرسرێ و شەریک و هاوڵی نەبێت هەر لە هاوڵە بەڕێزەکان تا ئەمڕۆی خۆمان کە لەم پێناوەدا هەزارانیان سەریان داناوە خوای گەورە پاداشتی ئەو برا بەڕێزانش بداتەوە کە هاوکار و یار و یاوەرن لە مۆنتاژ و لە تەنزیلکردنی ئەم کتێبە والسلام عليكم ورحمة الله وبركاته. خوێنەری بەڕێز ئەم کتێبە بە کۆتا هات. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی یەکەمین کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی تیشکێک بۆ مێژوو، سەرنجێک بۆ ئەمڕۆ، ژیریەک بۆ داهاتوو. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی ڕۆشناییەک لە پەڕاوە ڕاستیەکان بەرەو دڵە شەکەت و ماندووەکان. ڕۆشنایی دەنجی زەنجێک بۆ بێداری، خۆراکێک بۆ مێشک. ڕۆشنایی دەنجی بۆ گەاندنی ڕەخنە و پێشنیارەکانتان بۆ دەستکەوتنی کتێبەکانی کتێبخانەی ڕۆشنایی دەنجی پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنەکانی کۆڕک 0750 442 0872 زین 0782 442 0872 بەڕێوەبەری کتێبخانەی ڕۆشنایی دەنجی هاوکار محەممەد. ڕۆشنایی دەنجی.